میهرەبان خوشکان برایان میوانە بەڕێزەکان خۆشەویستانی مامۆستا شەماڵ سڵاوی خۆی گەورەتان لێبێ. سوپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان کە هەستاون بە سازدان و ڕێخستنی ئەم دیدارە. نمونەیان زۆر بێ و خوا سەرفرازیان بکات. خۆشەویستی مامۆستایە ئێوەی لەم شوێنەدا کۆکردوتەوە. ئاشکرایە بەڕێستان کە مامۆستا شەماڵ لە ماڵەی موفتیە لە خانەوادەیەکی ئاینپەروەر لەنەوەی مەلا ئەحمەدی چاومارە کە یەکەم موفتی شاری سلێمانی بووە کە لەگەڵ بابانەکان هاتوونەتە ئەم شارە. بۆ پۆستی موفتیاتیان نەوە لە دوای نەوە هەر لای بنەماڵەی موفتی بووە تا دواهەمین موفتی کە مەلا عەبدولعەزیزی موفتیە کە دەگاتە باپیری مامۆستا. مامۆستا لە ژینگەیەکی جیاوازدا پەروەردە بوو وەک خۆی باسی دەکرد کە ماڵیان لە بەغدا بوو، دراوسەی دەستەڕاستیان مەسیحی بوو، دراوسەی دەستە چەپیان جوولەکە بوو. لە قوتابخانەیەکی تەبشیری مەسیحی دەیخوێند کەوانەی ئاینی تێدا نەبوو. قەشە دەرسی پێدەوت، لە هەمان کاتدا پەروەردەی مزگەوت بوو. لەم جۆرە ژینگە پێکەوە ژیانەدا مامۆستا پەروەردە بوو. مامۆستا بە گفتار و ڕەفتار مرۆڤ دۆست و ژینگەویست، شێوازێکی نەرمونیان بەدی دەکرا لە پەیامەکانیدا. خەڵک ئارەزووی گوێبیستنی بوون، پەیامەکانی گشتی بوون، بۆ گشت تاکەکانی کۆمەڵگا بوو، بۆ گەنج و لاو، بۆ پیر و بە ساڵاچوو، بۆ خوێندەوار و نەخوێندەوار، بۆ بەدین و دوور لە دین، بە شێوازێکی جوان لە بانگخوازی، بە فکرێکی میانڕەوانە، بە دڵسۆزی و هێمنی، خەمخۆری بۆ کارەکەی، کارێک کە لە پێناوی خوددادا بوو. ژیانی مامۆستا بریتی بوو لە خوێندنەوە کە شەوان هەستا بامە لە خەو دەمبینی یا خەریکی عیبادەت بوو یا خەریکی خوێندنەوە و نووسین. هاوچەرخ بوو، ئاگاداری هەواڵەکانی دنیا بوو، ڕۆشنبیرێکی فراوانی هەبوو، دڵی کەسی نەدەڕەنجاند، ڕەوشت بەرز بوو، قسەکانی بۆ ناو دڵ بوون، واقعی و لەگەڵ عەقڵدا بوو، بە خۆشەویستی پەیامەکەی دەبەخشیە بەرامبەر، پەیامێکی گەشبین و ئارام بۆ دڵ. هەمیشە ئامۆژگاری دەکردین و ئاشنای دەکردین بە ئاین، بە زانست، بەو تازەگەریانەی کە لەو سەردەمەدا ڕووی دەدا. مامۆستا فەرهەنگێک بوو لە زانیاری، هەر پرسیارێکم لای دروست بووایە وەڵامەکەی لای ئەو هەبوو. ڕۆژێکیان لە کاتی نەخۆشیەکەیدا پێی وتم: عومەریان، ئازارێکم هەیە کەس تەحەمولی ناکات، نازانم چۆن بۆ وەسف بکەم. من لە تاقیکردنەوەدا کە ئازارەکەم ئەگاتە لوتکە، شەیتان دێت و پێم دەڵێ کوا خواکەت، کوا ئەو خوایی 50 ساڵە عیبادەتی دەکەی، کوا نوێژەکانت، کوا دوعاکانت، بۆ فریاد ناکەون. دەیوت محاولە ئەکات بە هەموو جۆرێک گومانم لا دروست بکات، یان قسەیەکی نەشیاو بکەم، بەڵام ئەلحەمدولیلا بە چاوی خۆما بینیمان چۆن بە سەبر و تەحەمل بوو. زۆر نمونەی لەم جۆرە هەیە کە لە ئێستادا باز ناکرێت و قسەش لەسەر مامۆستا تەواو نابێ. لە ڕۆژی 19/2 ڕۆژی وەفاتی لەسەر جێگە کەوتبوو، جەستەی لە کار کەوتبوو، زمانی لە قسەکردن کەوتبوو، خۆشی هەبوو، دەیبینی و دەیبیست، بە ئەستەم سەری دەجوڵاند لەگەڵ پەنجەکانی دەستی. سەیرێکی لای سەعاتی دیوارەکەی کرد، من شتێگەیشتم چی ئەوێت. پێم وت باوکە نوێژی عەسر بووە، نوێژەکەیت؟ بە ئیشارەتێک پێی وتم بەڵێ. چوم خاولێکی تەڕم هێنا و دەستنوێژم بۆ گرت. سەعات 4 عەسر بوو، بانگی عەسری دابوو. نوێژی عەسری کرد. پاش کاتژمێرێک بەبێ ئازار و بە زەردەخەنەوە پەنجەی شایەتمانی بەرز کردەوە و ئەم دنیای بەجێهێشت.
تا دواساتەکانی ژیانی ئەو باوکەم نەیهێشت یەک فەرزی بفەوتێ. خوای گەورە لێی خۆش بێت و عاقبەتی هەمووان بەخێر بنووسێت. سوپاستان دەکەم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.